کەمپینەکە 5 ڕۆژ بەردەوام بوو کۆمەڵە شتی لە خۆ گرتووە وەکو شیر و دەرمان و پارە و کۆمەڵە چیزەی تر کە پێویستە بۆ بژێوی ژیانی ئینسان ئەمڕۆ کۆتا ڕۆژ بوو بەیانی شتەکان ڕەوانەیەکەین تەسلیمی خۆ بە ڕێوەبەراتی ڕۆژاوای کوردستانیەکەین ئەوانش لەوەی گەێنە ڕۆژاوە هەشداری هاوڵاتیان زۆر باش بوو هیوادارم بەردەوام بن ئیشێکی باشیان کرد دەستیان خۆش بێ ئەمڕۆ لەوانە سبەینە لە ئێمەیە هیوادارم وەکو هەموو کوردێکی بە شەرەف دڵسۆزانە ئەوە بۆ هەموو هاوکاریەک بچنە پێشەوە.